لە هەفتەی 21 خولی نایەبی کوردستان دەربەندیخان میوانداری یانەی ئاڕاڕاتی دووەمی ڕیزبەندیەکەی کرد. جیاواز لە یاریەکانی دیکە هاندەران و یاریزانانی دەربەندیخان کەمتر گەرم و گوڕیان وەک یاریەکانی ڕابرد و تێدا بەدی دەکرا و لە هەمان کاتیشدا یانەی میوان کەمتر کاریگەری نەرێنی هاندەرانی یانەی خانەخوێی بەسەرەوە بوو. هەر لەبەر ئەوە باڵا دەستتر بەراورد بەیانی دەربەندیخان دەبینرا و تا لە خولەکی 35 گۆڵی پێشکەوتنیان لە ڕێگەی ئەمیر ڕەزاوە تۆمار کرد و هاندەرە سەرسەختەکەی دەربەندیخانیان بێدەنگتر کرد. گێمی دووەم یاریزانانی یانەی شینپۆشەکە بە ئامانجی درێژە پێدانی ئەنجامە باشەکانی یانەکەیان و دووچار نەبوونی شکست لە یاریگای خۆیاندا هاتنە ناو یاریگا و کۆنتڕۆڵی یاریەکەیان کرد و تا لە خولەکی 75 مەحموود شاکر گۆڵی بەرامبەری تۆمار کرد. یاریەکە بەو ئەنجامە و بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هات. ئەم دوو هەفتە ڕاستە کاریگەری بوو لەسەرەوەی خاوبوونەوەی یاریزانەکان و زیاتر بوروچین یاریزانەکان بە شێوەی پێشتر نەبوو لە خولەکە کە بەردەوام بووین. ڕۆژ بۆ خۆی یاریێکی باش کرا لە ڕووی فورسەی شۆکۆمەڵە فورسەی باشمان بۆ هات یعنی بواە لە 4 و 20 دقەیەکەمان ئێمە استیغلالی ئەو فورسانە کرا و سێ خاڵ یاریەکەمان نەگرایی کردایەتەوە. ئێمە هیچ سەرچاوەیەکی ئیسیسماری داراییمان نییە بۆیانەکە بەڵام لە ڕخاتی و هەندەرانە و بەخاتی وەزشکارانی شار ئەم تا بڕیاری بەشداریماندا خۆشبەختانە بە جوهدی هەموو لایەک و دڵسۆزانی وەردش بە تایبەتی ئەو هەندەرانە کە ئیمساڵ ئێمە توانین مشارەکە بکەین و کێبڕکێکی باشمان کردووە توانیمان ئەمساڵ لە خولی نایب مێنێنەوە و ئومێد دەکەین لە ساڵی داهاتوە حکوومەت بودجەی یانەکان بگەڕێتەوە بۆی بتوانین وەردش لە قەزا و ناحیەکان زیاتر پەرەی پێدرێ و ئەم ڕۆحێتە وەردشی و ئەم جەماوەرە خۆشەویستە بەڕاستی دڵشکە دڵخوراو نەبن بتوانین لە ئایندەیەکی نزیکە یانەکەشمان خۆی ڕێخاتەوە بای دارایی باش بێتەوە و ساڵی داهاتوو کێبڕکێ بکەین بۆ خولەکانی نایب. بەم ئەنجامەش دەربەندیخان بەسی خاڵەوە هاوشان لەگەڵ یانەکانی پێشمەرگەی سلێمانی و زێرەڤانی لە پلەی حەوتەمی ڕیزبەندەکەدا دەبینرێت. لە بەرامبەریشدا ئاڕاڕان بە کۆکردنەوەی 36 خاڵ لە پلەی دووەمی ڕیزبەندەکەدا دەبینرێت. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.